بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر دوایین گۆڕانکاریەکانی جەنگی غەزە هەروە دۆخی خۆرهڵاتی ناوەڕاست وە لە ناویشەندە دۆخی عێراق و هەرێمی کوردستان دەوەستین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بە دەبوونت دەکەین. خوێندنەوەی بەڕێز چییە بۆ جەنگی غەزە؟ سپەی دەبێتە 10 ڕۆژ کە جەنگەکە بەردەوامە و هەر لێکەوتەکانی بەم شێوێ دەمێننەوە. بەڵێ کاک حەکیم، سپاس بۆ بەڕێزت بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس بۆ بینەرانی خۆشەویست. براتە لە یەکەم ڕۆژەوە لە پێیجەکەی خۆم نووسیم کە 7 مانگ سەرەتایی قۆناغێکی نوێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە مەسەلەی فەلەستین و مەسەلەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش بە جۆرێکە بە ڕۆژێکی جاکەرەوەم دانا، بە ڕۆژێک کە تایە ئەو وێنە دروستکراوی 70 ساڵی ڕابردووی ئیسرائیل تووشی شکان هات، ئەو وێنایی کە هێزەکە ناشکێ، هێژەکە اختراق ناکرێ، هێزەکە زەلیل ناکرێ، تا ڕادەیەکی زۆر پەلامارەکانی 7 مانگی بزوتنەوەی حەماس هەیبەتەی ئیسرائیلی شکان و ئەو وێنەی شێوان و جۆرە لێ حراجی بۆ سەرکردایەتی سیاسی و سەربازی و هەواڵگری ئیسرائیل دروست کرد. بۆیە ئیسرائیل لە ڕاستیە هاوسەنگی خۆی لەدەستداوە، بە تایبەتی سەرکردایەتی ئیسرائیل لە چوارچێوە و لە کەوانەشە کە ئێستا حکوومەتێکی زۆر تون لە ئیسرائیل بەردەوامە بە جۆرێک کە بۆ یەکەم جار لە دوای 50 ساڵ جەنگی ڕاگەیانوە، لە دوای ساڵی 1970ەوە جەنگی ڕاگەیانوە و حکوومەتی جەنگیان پێکێناوە و بە جۆرە لە جۆرەکان و پۆزیسیۆنی وڵاتیش بەشداریتیان کردووە. بەڵام دوام هەموو ڕۆژانە لە شەڕ ئەتوانین بڵێن کۆمەڵی ئێستا گۆڕانکاری لە ئەرایە. دیارە ئیسرائیل ئێوێ هەیبەتەشکاوەکەی وێنە شێواوەکەی بە وێرانکاریەکی نائاسایی پڕکاتەوە، بە جۆرێکە غەزەیەکانی خستۆتە نێوان دوو بژاردەوە، یا فەلەستینیەکان لە غەزە بمێنن حەماسی تیانەمێنێ، یا حەماسی تیا بمێنێ و غەزەیەکانی تیانەمێنێ. تەنانەت وەزیری ئابووری ئیسرائیل پێشتریش و هاوکار لەگەڵ ئەمەشە جارێکتر لە سەرزاری کۆمەڵی خەڵکی تریش دووبارە بۆتەوە فەلەستینیەکان لە بەرامبەر سێ بژاردەیان، یا چۆڵکردنی فەلەستین، یا گوێڕایەڵی ئیسرائیل، یا خۆمردن. ئێستا سیاسەتەکە بەم جۆرەیە، بەڵام تا ڕادەیە لەم چەند ڕۆژانەی ڕابردووە لەگەڵەوە هەموو دڵڕەقی و بۆمبارانە زۆرەی کە لە غەزا بەکاریانە بە جۆرێکە چەندین هەزار تەن بۆمبی لە غەزا خستۆتە خوارەوە و لە هەموو 5 خولەقێکە فەلەستینیە ئەکوژرێ و شەهید دەبێت لە غەزەیە، لەگەڵەوە هەموو ژمارەیە و لەگەڵ هەموو وێرانیەیە تا ڕادەیەک جەنگی دەرونی ئیسرائیل دەتوانن بڵێم تووشی جۆرە لە تێکشکان هاتووە و مەترسیەکانی گەورەبوونی جەنگەکە بۆ سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەتر بووە لەبەرەوەی کە ئیسرائیل کە خۆی هەمیشە لە سەر و قانونی نێودەوڵەتی گشتیەوە بینیوەتەوە، ئەم جارە خۆی لە سەر و قانونی نێودەوڵەتی ئینسانی گشتیشەوە ئەبینێتەوە، لەبەرەوەی کە ئاو کارەبا و سەرچاوەکانی ژیانی لامەدەنیەکانی غەزە بڕیوە و ئێستا داوا لە نەخۆشخانەکان کە ئەکا چۆڵیەکە، ئەمەش حراجێکی گەورەی دروست کردو هەم بۆ وڵاتانی عەرەبی و تەنانەت بۆ ئەوروپا و ئەمریکاش. بەڵام لە هەموو حاڵەتێکە وەکوتمان سەرکردایەتێک لە ئیسرائیلە لەسەر کارە کە ئەوێ زۆرترین وێرانی دروستکە، بەڵام بەشە لەو جەنگە دەرونیە کە لەو ماوەیە لە پێشتر بۆەوەی کە ئەمریکەکان و ئەوروپیەکان قەنەعەت پێ بکەن بەشدارێکی گەورە لە جەنگەکەیە بکەن و وێنەی حەماس و فەلەستینیەکان تا ئەو پەڕی ئەکرن ناشرم بکەن، بەشی لەو جەنگە دەرونیە تا ڕادەیەک تێکشکاوە و غەزەیەکان لە سەر و چاوەڕوانیەوە تا ئێستا خۆیان گرتووە و ئەگەری گەورەبوونی جەنگەکە بۆ ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست و گەرمبوونی بەتایبەتیش بەرەی لوبنان و ئەوانە زۆرتر بووە. باشە، بەس وەزیری دەرەوەی ئەمریکا چوو بۆ قەوارەی جوولەکە، دوای هاتووە بۆ وڵاتانی عەرەبی کۆبنەوەی کردووە لەگەڵ زۆربەی وڵاتانی عەرەبی. چاوەڕێی چی دەکرێت لەو سەردانە؟ باسی دروستکردنی ڕێڕەوی مرۆیی یاخود ڕاگررتنی جەنگ چاوەڕێی چی دەکرێت؟ ڕوونە کە ئەم جارەیان ئەمریکا پشتیوانی ڕەهای بۆ ئیسرائیل دەربڕیوە و لەو پێناوەشە جگەلەوەی کە ملیارها دۆلاری بۆ ئیسرائیل تەرخان کردووە و پێشکەوتوترین چەکەکانی خۆی ئەخاتە ژێر دەستی سوپای ئیسرائیلەوە و ئەزمونە هەواڵگریەکەشی خاتە بەردەمی ئەوەوە و دوو کەشتی گەورەی هەڵگری فڕۆکە و جەنگی هێناوەتە کەنار ئاوەکانی
دەریای سپی ناوەڕاستەوە بۆ ئەوەی کا بەرەی نوێی شەڕ لە دژی ئیسرائیل نەکرێتەوە و لە کاتی کردنەوەی ئەو بەرانەیە ڕەنگە ڕاستەوخۆ بەشداری شەڕەکەش بکەن لەبەرەوە هەڕەشەشیان کردووە لە کۆماری ئیسلامی ئێران و لە گروپەکان لە عێراق و بەتایبەتیش لە حیزب الله ئەوانە کاگەر بێت و بەرەی نوێ بکرێتەوە ڕەنگە ئەمریکەکان و تەنانەت ئەوروپیەکان و یعنی هاوپەیمانی ناتۆش بەشداری شەڕەکە بکەن. پەیامی وەزیری دەرەوەی ئیسرائیل ئەمریکا ڕوونە کەوێ بە جۆرە لە جۆرەکان بازار پەیاکە بۆ تێگەیشتەکانی خۆی بۆ ئەمریکا بۆی کە پاساو بدۆزێتەوە بۆ ئەو پشتیوانی ڕەهایی ئەمریکەکان و هوشیاریان کاتەوە لە بەردەمەوەی کە ڕوەدا و عەرەبەکان هاوکار بن لە تێگەیشتن لاو دۆخە نوێیە و کەمترین ڕێگریان هەبێ لە بەردەم ئەو سیاسەتی کەیانەوێت لە ناوچەکە پیادەیکەن. دیارە نەخشەیەکی ئیسرائیلی ڕەنگە ئەمریکیش بە ناڕاستۆخە هەبوو بێ بۆ ئەوەی کە کەرتی غەزە لە دانیشتوانەکەی چۆڵکەن بە جۆرە لە جۆرەکان بەرەو سینا و ناو میسر بڕۆنە پێشەوە. بەڵام تا ئێستا زانیاریەکان باز لەواکەن کە حکوومەتی میسری ئەو داوای ڕەت کردوێتەوە و عەرەبەکان ئێستا لە بەردەمی احتیاجێکی زۆر گەورەیان داوای کردنەوەی ڕێڕەوێکی مرۆڤایەتی بۆ ئەمرۆیانە بۆ گەیشتنی یارمەتیەکان و کۆمەکەی بە خەڵکی مەدەنی غەزاکەن. دیارە سەرەتا ئەمریکەکان ئاویست لە ڕێی ئەم ڕێڕەوە یارمەتی مرۆییەوە غەزە لە دانیشتوانەکەی چۆڵکەن. بەڵام پێم وایە تا ئێستا نەخشەکە سەری نەگرتووە، میسریەکانی شاوکار نەبوون. تەنانەت میسریەکان پێم وایە مەرجیەوەشیان داناوە کە بۆ دەرچوونی ئەمریکەکانیش لە غەزە لە ڕێی دەواازەی ڕەفەحەوە ئەبێ ڕێگا بدرێ بە گەیشتنی یارمەتی مرۆڤ دۆستانە و پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی مرۆڤی ئاسایی دانیشتوانی مەدەی غەزە. لە هەموم حاڵەتانەیە ڕەنگە ئەمریکەکان بیانەوێ جۆرە لە ناهاوسەنگی بیرکردنەوە لە تەلئەبیب شارڕاستکەنەوە کە ڕەنگە نەتوانین هەتا سەر ئێمە لەسەر و قانونی نێودەوڵەتی ئینسانیەوە بتوانین مامەڵە بکەن و ئێوەش بتوانن مامەڵە بکەن. جۆرە لە هاوسەنگی ئیسرائیل دەستی کراوە بێ زۆرترین وێرانی و هەڵوەشاوایی لە غەزە و لە بنیادا دروست کرێت لە هەمان کاتە جەنگەکەش گەورە نەبێ و تێوەگلانەکە زۆر نەبێ بۆی کە سەرنجەکان لە ئۆکرانیاوە نێن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخەکە بەگشتی بە قازانجی رووسیا و چین و کۆماری ئیسلامیێران و دژبەرەکانی ئەمریکا و حلفی ناتۆ تاو نەبێ. باشە بەس مامۆستا بە چ بەڵگەیەک بەرەز دەڵێ ئەگەری فراوانبوونی جەنگەکە هەیە دەڕۆژە ینی پێکدادانی زۆر سنوودار لە بینی حیزب الله و بڵین قوارەی جوولەکە هەیە لەکوێدا بەرفراوان دەبێت پێشبینی بەڕێز کوێ دەگرێتەوە؟ ڕوونە یعنی ئەگەرێکی جددی هەیە ئێستا ئەگەرەکان زۆرتر بوون لە جاران لەبەرەوەی کە ئاساییە تاکو ئێستا حیزب الله کە بە گەرمی بەشداری نەکردوێ ئەوە چتە چوارچێوەی حساباتی مەیدانی و ئیدارەکردنی ململەکان و چۆنێتی بەکارهێنانی هێزە چەکدارەکان و لەوانە شێزەکانی حیزب الله ڕووناوانەی کاشترۆڤەکارە بەناوبانگەکان و شارەزانی بواری سەربازی و استراتیژی باسییان کردو ئێمەش لە پێشتر لە وتارەکانمان نووسیمانە کە کۆماری ئیسلامیێران بێگومان کە باسی لوبنان و حیزب اللهەکەی نیانی کۆماری ئیسلامیێران بەبێ بڕیاری کۆماری ئیسلامیێران و ئەو بەرەی کە ناوی بەرەی بەرەنگاری ئیسرائیلە و کۆماری ئیسلامیێران ڕابەرایەتێکە و لە سەنعا و بەیروتەوە دەست پێکە هەتاک و تاران حیزب الله ناچێتە شەڕەوە لە چوارچەوەی استراتیژێتێکی هەرێمایەتی حیزب الله چێتە شەڕەوە کاتێک کە شەڕی زەمینی غەزە دەست پێ بکە و حەماس لە بەردەم تیاچوو نابێ و غەزە لە بەردەم وەک پانتاییەکی جوغرافی لەژێر کۆنتترۆلی غەزایە و بەشێک لە بەرەی بەرەنگاری بەڕێبەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەیە لە بەردەم نابوتیا بێ ئەو کاتە بە بڕای ئێمە ناچارە کۆماری ئیسلامی ئێران مەلەفی باشووری لوبنان بجوڵێنێ لە بەرەوەی 40 ساڵە باسی باشووری لوبنانەکە و ئاسان نییە باسی بەرەی بەرەنگاریەکە و مزاداکە بەسەر عەرەبەکانەوە کە ئەمان ڕێبەراتی بەرەیەکەکەن بۆ نینۆکردنی ئیسرائیلەکان و بۆ ڕزگارکردنی قودس و بۆ یارمەتیدانی فەڵەستینیەکان ئێستا لە کاتێکە شەڕەکە بێتە بەردەرگا و یەکێ لە گرنگترین وەرەقەکان و یەکێ لە گرنگترین ئەو هێزانەی کە بەشەکە لە بەرەی بەرەنگاری ئیسلامی کە حەماس و لە دوای ئەوی جیهادی ئیسلامی پێگەهێنن ناکرێ بێدەنگ بێ لە بەرەوەی مستاقیەتێکەوێتە ژێر پرسیارەوە و ڕەنگە پاساوی بوونی بەرەکە و یعنی بە پاساو هێنانەوەی ئەو مەسەلەی فەڵەستین بۆ درێژەدان بۆ بەرەوەی و کردنی بە کەرەسەیەکی پڕۆپاگەندە بۆ لەدانی عەرەبەکان لە دوایە نەمێنێ ئەمە جگە لەوەی کە ئەگەر بێت و حەماس تێک بشکێ و باشووری لوبنان و کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ بێ
واتە شەڕەکە ببێ بە چەند شەڕێکی ناوچەیی لە کاتێکا بێ شەڕێکی سەراسەری استراتیژی بێ ئاساییە کە حەماس و فەڵەستین جیهاد نەمێنێ و غەزە وێران کرێ و ببێ بە جوگرافیایەکی چۆڵکراو لە ئەوانەی کە بەرهەڵستیەکەن و هەماهەنگن لەگەڵ کۆماری ئیسلامیێران لە چوارچەوەی بەرەنگەکەیە دوای شەڕەکان بەش بێ سەرەی حیزب اللهش بێ و سەرەی خودی کۆماری ئیسلامی ئێرانیش ببێ و بە تێکشکانێکی استراتیژی بۆ ئەو بەرە کۆتایی پێبێ بۆیە ئاساییە کە لە کاتی قوڵبوونەوەی قەیرانی غەزەیە و دەستپێکردنی جەنگەکە و مەترسی کۆتایی هێنان بە بوونی ئێستای حەماس و قەوارەی غەزە یعنی بە شێوەیەکی جددی بەرەی باشووری لوبناان گەرم ببێ و بەرەیەکی نوێ لە ئەو بەرێژ بکرێتەوە. باشە بەس ماوەستا پێشبینی بەرز دوایە تا بڕێنهێرشی زەمینی دەست پێ نەکرێ ئەوە ڕوو نادات تا ڕادەیەکی زۆر مەگەرە ئابلۆقەی ئابوووریەکەش بە جۆرێک بێ کە یعنی مەترسی گەورە بخاتە سەر مانەوەی خەڵک لە ناو غەزەیە واتە درێژە بچێشێ ئەوەش ڕەنگە خۆی لە خۆیە ئەگەر بێت و هەموو ئەو هەوڵانەی ئەدرێ سا لە سەراستی ناوچەکە و جیانە بۆکردنەوەی ڕێڕەوی مرۆیی و گەیاندنی یارمەتە مرۆیەکان بە کەرتی غەزە و دەرهێنانیان لە ژێرە و فشارە نامرۆڤانەی کە ئێستاتیایەتی کە دش بە هەموو سەرەتاکانی ئەخلاق و قانونی نێودوڵەتی ئینسانیە لە بەرەوەی هیچ ڕێساوی یاسایەکی نێودوڵەتی لە چوارچەوەی پرەنسیپی بەرگریکردن لە خۆڕێ نادا مەدەنیەکان بکرێنە ئامانج یاخ و نەخۆشخانەکان بکرێنە ئامانج یا نان و ئاو دەرمان و ئەم جۆرەشتانە لە خەڵکی مەدەنی ببڕێ و ئابلۆقی بخرێتە سەر بۆیە ئەگەر ئەمەش قوڵ بۆ زۆر و هێرشی زەمینی دواکەوت ئەکرێ لەو حاڵەتەشە بەڵام لە هەموو حاڵەتێکیشە ئەوەی کە زۆرتر گرنگە دەستپێکردنی هێرشێکی هەمەلایەنەی وێرانکەر بە مەبەستی کۆتایی هێنان بە حەماس و جیهاد و قەوارەی ئێستای غەزە لەو کاتیا من پێم وایە ئاسان نییە کۆماری ئیسلامیێران لە ڕێ حیزب الله و هێزەکانی حەشت و هەر هێزێکی ترەوە لە ناوچەکەیە بەشداری لە شەڕەکەیانەک. باشە بەس مامۆستا استراتیژی ئێستای حکوومەتەکەی نێتانیاهو یا خودە وا بڕیار بۆ حکوومەتیش پێک بێنێری لەگەڵ ئۆپۆزیسیۆن ئەوان جەنگێکی بەرفراوانیان دەوێت وایە ئەوە بڵێ ئیدارەی بایدنە کە نزیک کە لە هەڵبژاردن نایەوێت جەنگێک لە ناوچەکە ڕووبدات ئەوان جەنگێکی بەرفراوانیانەوێت لەگەڵ ئەمریکەکانیش لە غەزەیە. یەکەم قسەکردنی بایدن سەرۆکی ئەمریکا وتی من نەسیحەتی سەرۆکی ئیسرائیلم کردووە ئەم جارە جەنگێکی یەکلاکەرەوە بێ واتە تەنها مەبەست لاوازکردنی یعنی حەماس و غەزە و هەندێک زەبر لێدان و ئەمانە نەبێ و گفتوگۆ دەست پێ بکاتەوە شەڕ ڕۆستان دەست پێ بکاتەوە و جارێکتر دۆخەکە بچێتەوە چوارچەوەی خۆی و هەتا جارێکتر حەماس شتەیەکە و ئەمان دووبارە لەم بازنە داخراوەیە بێن و بچن. حەماس خۆی بە ڕووداوەکان و دەستپێشخەریەکەی حوتی مانگ ویستوێتی ئەم گەمەیە کۆتایی پێبێنن ویستوێتی سەرەتایەکی نوێ بۆ جەنگێکی کراوە دەست پێ بکات لەگەڵ ئیسرائیلیەکانە و لە ڕێی شکاندنی هەیبەتیانەوە و شکاندنی بربەستی ترس لە نێوان عەرەبەکان و خودی فەلەستینیەکان و جارێکتر پرسیاخستنە سەر ئەوەی کە ڕێڕەوی ئاشتی و یعنی گفتوگۆکانی ئۆسلۆ و پرۆسێ ئاشتۆ ئەمانە لەگەڵ ئیسرائیلە هیچی تیانابێ. ئەو حکوومەتی ئێستا لە ئیسرائیل پێکاتوە لە نێوان بەشێک لە ئۆپۆزیسیۆن و لە معارەزەیە تەبیعی دوو ئامانجی گەورەی هەیە. یەکێک لەوەی کە کەس نەمێنێ ئێستا ڕەخنەی تونند لە نەتەنیاهۆ بگرێ بەرەی ناوخۆ بەرەیەکی یەکگرتوو بێ لەبەرەوەی کە کۆی قەوارەی ئیسرابی لە بەردەم شەڕایە و بەشێک لە ڕاگەیانی جەنگەکەش بۆ ئەوەیە کە هێزە ناوخۆیەکانی دژبەری حکوومەتی نەتەنیاهۆ کە لە پێشەوە ئێمە ئازانن زیاتر لە 9 ملیۆن کەس جاری وەها بۆ ئەهاتە سەر شەقام لە دژی حکوومەتەکەی ئێو ئەمە نەمێنێ. دومیان ئۆپۆزیسیۆن بەیانی هیچ قسەیەکی بەدەستەوە نەمێنێ هەچی ڕوویدا لە غەزە لە تاوان لە کوشتن لە شکست لە هەر شتێکی تر ببێ بە لێپرسراوی حکوومەتەکەی ناتەنیاهۆ ئۆپۆزیسیۆنیش ببێ بە تاوانی هەردوو لێ ئەمە جگە لەوەی کە ئەو فەزیحەتە و ڕیسوایی کە لە حوتی مانگە دووچاری دەستگای هێواڵگری و سوپای ئیسرائیل و دام و دەستگا جۆرا و جۆرەکان بوو بە جۆرێکەتە 4 سەعات دوای ڕووداوەکانی سوپای ئیسرائیل ئەو شۆکەی تووشی ببوو نەهاتەوە سەرخۆ بێگومانەوە بەبێ باش دەرناچێ ئەمە لێکۆڵینەوەی لەسەر دروستەکرێ و ڕەنگە ئەگەر هاوچەشەکە ڕاست نەبێتەوە لەم جەنگەی غەزە سەری ناتەنیاهۆ حکوومەتەکەشی تیاچێ بۆیە ئەمەش ئەیانەوێ بە جەنگێکی هەمەلایەنە وێرانکەر
بە درێژە کێشانی ڕووداوەکان خۆشیان وەکو حکوومەتێک و ئەحزا ئەو حیزبانەی لە دەسەڵاتن خۆشیان ڕزگارکەن بەڵێ جەنگێکی هەمەلایانەی وێرانکەری ڕیشە کێشکەریان لە خەزای ئەوێ بەڵام لە ئێستاە ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی دۆستیشان نایەنەوێت جەنگەکە فراوان بێ بۆ سەراستی لوبنان و خۆرەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی هێزەکانیان پەرتوبڵاو نەبێ و تواناکانیان چڕکەنەوە لەسەر غەزە و لە بەرەنجامی کۆتاییە جەنگەکە لە قازانجی رووسیا و چین و ئەو بەرێش تەواو نەبێ تواناکانی ناتۆ و ئەمریکا و دۆستەکانیان لەم ناوچەیە پەرشوبڵاو نەبێتەوە جگەلەوەی کە هێزەکانی ئیسرائیلیش ناچار نەبن کە دەیان هەزار و سەدان هەزاریان بنێرن بۆ بەرەی تری شەڕ. باشە بەس وەکو جەنگی ئۆکرانیاش کە بەردەوامە لێکەوتەی هەبووە هیچ جەنگە کە جەنگی لە غەزە هەیە ئەوەی کە حەماس بەرامبەر بە قەواری ئیسرائیل دەکات لێکەوتەی هەبووە و ئایا پۆتین پێیخۆشەوە ئایا چینیش ئەم جەنگیان پێخۆشە بەردەوام بێت؟ ئەوەی ڕووی داوە لە قازانجی رووسایە بە پلەی یەکەم و بە پلەی دوم لە قازانجی چین و تاکوێستاژ لە قازانجی کۆماری ئیسلامی ئێرانە کە بە بڕای من ئەم سێ وڵاتە بە جۆرە لە جۆرەکان لە چوارچەوەی هاوپەیمانێتی کە ڕادەگەیەندراوان لە بەرامبەر هاوپەیمانێتی ئەتڵەسی و خۆرئاوە بەڵێەوەی ڕۆدا لە قازانجی رووسایە بەڵام هێشتا زووە هێشتا تەنها هەفتەیە چەند ڕۆژێک هەفتەیەک و تۆزە زیاتر تێپەڕێەوە بەسەر جەنگەکەیە ئەگەر جەنگەکە قوڵ بێتەوە ببێ بە جەنگێکی هەرێمایەتی پانتایەکی گەورە بگرێتەوە ئەگەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە کە بە جۆرەی هەندێک شرۆڤەکاران ملیۆنێک و 600,000 کیلۆمەتری چوارگۆشاگرێتەوە ئەو کاتە بە دڵنیاییەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی بۆ سەر لاوازکردنی توانەکانی خۆرئاوا لە ئۆکرانیا ئەبێ واروەها وەرەقەی هێزی زیاترداتە دەست چینیەکان و ڕووسەکان و کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی ئەگەر ئیسرائیل و خۆرئاوا نەتوانن زەبری یەکلاکەرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەن لە ئەو هێزانێکە ئیدارەی ئەو شەڕاکەن بە جۆرە لە جۆرەکان لە قازانجی ئەوان ململانەکان کۆتایی نەبێت تەنانەت دەگەر ململاکانیش کۆتایی بە قازانجییاون کۆتایی بێ شەڕەکە ماوەیەکی زۆر بخایێنێ دیسان هەر لە قازانجی لاوازبوونی سەربازگەی خۆرئاوا و دیسانەوە لە قازانجی بەرەی رووسیا و چین و ئەو وڵاتانەیە کە هاوپەیمانی ئەوانن و ئەیانەوێت دەستکاری سیستمی نوێی جیهانی بکەن و جیهانێک و سیستمێکی جیهانی فرەجەمسەر بێن نەکایەوە و هەژمونی ئێستای ئەمریکا و خۆرئاوا بەسەر و سیستمەوە کۆتایی بێبێن. باشە ماوەساوە قازانجی رووسیا دیارە لە جەنگی ئۆکرانیا ئەگەر درێژە بکێشێ بە قازانجی رووسیا لە ڕووی توانای سەربازیەوە بەس چین لە چڕوێکەوە سودمەندە و سودمەندبوونی ئێرانیەکان چییە پەیوەندی بە تێکدانیە و ئاساییکردنەوەی کە لە بینی وڵاتانی عەرەبی بە تایبەتی سعودیە و ئیسرائیل هەبوو ئایا کۆتایی پێهێنا ئەم جەنگەی حەماس؟ ڕووسەکان لە چەند ڕۆوە ئەتوانن سوود لە جەنگی غەزە وەرگرن لە ڕوێکەوە لە ڕووی جەنگی دەرونیەوە هەموو ئەو ڕەخنانەی کە خۆرئاوا و ئەمریکا و لە رووسیا نەگر کە داگیرەکەن ئەکوژن یاساکانی نێودوڵەتی پێشێلەکەن بە تایبەتی یاسا ئینسانی نێودوڵەتی ئێستا بە پشتیوانی خودی خۆرئاوا ئیسرائیل لە غەزە ئەنجامێدا کەواتە لە ڕووی جەنگی دەرونیەوە لە ڕووی پروپاگەندەوە جۆرە لە سەرکەوتنە بۆ رووسیا و جۆرە لە بێمستاقیەت بوونی خۆرئاوایە لە ئەو ڕەخنانی کە لە رووسیا ئەگرن لەبەرەوەی هەردووکیان لە تاوانە یەکسانم دووەمیان لە ڕووی سەربازیەوە ناچارن کە ئەمریکەکان و خۆرئاوایەکان هەندێک لە توانە سەربازەکانیان بۆ ناوچەکە تەرخان بکەن سێمیان کە ڕق و تووڕەیەکی زۆر لە جیهانی عەرەبی و ئیسلامیا بەرامبەر خۆرئاوا و ئەمریکایەکان دروستە بێ کە ڕووسەکان و چینەکان و ئەمانە ئەیانەوێ و بەرهێنانی سیاسی تیا بکەن لە ئایندەیە ئەمە چینەکانش کە ئێستا لە ڕاستیە مێمەڵی یا بڵین جەمسەری سەرەکی بەرامبەر ئەمریکا چینیەکانن نەک رووسیا ئەمریکا شەڕی چینەکە لە ڕێی لاوازکردنی رووسیاوە ئەگینە ئامانجە سەرەکێکە و دوژمنە سەرەکێکە چینە لەبەرەوەی ئەوەی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیشەوە ئێستا ئاڵنگاری و تەحەدایەکی گەورەی بۆ ئەمریکا وەک زلهێزیەکی جیهانی دروست کردووە چینەکانن نەک ڕووسەکان بەڵام ڕووسەکان هاوپەیمانی چینەکانن جگەلەوەی کۆریای باکوور و وەک وتمان کۆماری ئیسلامی ئێرانیش بە جۆرە لە جۆرەکان لاو چوارچێوەیە بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران ڕوونە کۆماری ئیسلامی ئێران لە بەرەیەکایە کە ئیسرائیل هەڕەشەی هێرشکردنە سەر کوورە ئاتۆمیەکانی ئێران و زەبردان لە بنکە سەربازیەکانیەکە ئەمریکا دژمنی ئێرانە و ئاساییکردنەوەی پەیوەندی عەرەبەکان لەگەڵ ئیسرائیلە بە تایبەتی لەم دواییانە کە سعودیشی هاتەوە هاتبووە سەر
لە زەرەری ئێران بوو و لە قازانجی ئیسرائیل و بەرامبەرەکان بوو. ئەم شەڕام هاوکێشانەی تێکداوە بەسەریەکەوە، جۆرە لە هەیبەتی ئیسرائیلی شکانوە، جۆرە لە ئەمریکەکان و خۆرئاوایەکانی حراج کردووە، جۆرە لە ئەوراقەکانی تر جارێکتر تێکەڵاو کردوتەوە و هەندێک وەرەقەی گرنگی داوە بەدەست تارانەوە. دارێ ئێستا هێشتا زووە بۆی قسە لەگەڵ بەرەنجامەکان بکەین، ئێمە تاکو ئێستا ئەم قسە ناکەین. بۆیە ئێران ئێستا وەکو ئێرانێکی بەهێز کە کۆمەڵی وەرەقەی لە بەردەستایە بەکاری بێنە بەرامبەر بە بەرەکانی وەتوانیوێتی زەبر بە لە دوژمنەکانی لە ناوچەکە تا ئێستا وێنەکە بە ئەو جۆرەیە. باشە، ئەی سەبارەت بە تورکیا مامۆستا پێشتر لە ناکۆکیەکانی دیکە بە تایبەتی 2010 تورکیا سەرکردایەتیە و هەڵمەتی دژی قەوارە ئیسرائیل دەکرد. بەزیستە جۆرێک لە زمانێکی نەرم کە داوای گفتوگۆ دەکات. پەیوەندی بە چیەوەیە؟ مەشغوڵی ڕۆژاوای کوردستان و پەکەکەیە یاخوتەر پەیوەندی بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتەکەی بنیامین نێتانیاهو؟ بە بڕای من کە تورکەکان وە دۆخێکی ئابووری زۆر خراپیانەیە لە کاتێکە کە ئەو ڕەوایەتی ئەوان بە جۆرەی ئەو پارتی داد و گەشەپێدان لە چوارچەوەی هاتە سەر حکم خۆشگوزەرانی و باشکردنی ئابووری تورکیا و بێگومان زۆریشیان باش کرد و توانیان تورکیا لەژێر قەرزێکی گەورە ڕزگارکەن و لە ڕووی ئابووریەوە تورکیا زۆر گەشە پێبن. بەڵام ئەوە چەند ساڵێکە بارودۆخی ئابووری تورکیا زۆر لە خراپەیە. بۆیە کاتێککە پەیوەندەکانیان لەگەڵ ئیسرائیلەکانە خراپ بوو و لەگەڵ ئیمارات و سعودیە و میسر و ئەم جۆرەشتانەیە خراپ بوو و بە جۆرە لە جۆرەکان لە سەنگەری بەرەی ئەو هێزانەیە بوون کە لە چوارچەوەی ئەوەی پێوترا بەهاری عەرەبی دەسەڵاتیان گرت بۆ دەستیاخ و لە سەنگەری دژایەتیکردنی ئەو ڕژێمانەیە بوون لە چوارچەوەی کودەدا سەربازەکانی دژە شۆڕش هاتبوونەوە سەرکار لەوانەش میسر. ئێستا ئەیانەوە بارودۆخەکە ئاساییکەنەوە، زۆری ویستا پەیوەندەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاساییکەنەوە، پەیوەندەکانیان لەگەڵ ئیمارەت و لەگەڵ سعودیە و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەمانەیە ئاساییکەنەوە. بۆیە من پێم وایە سا لە بارودۆخەکانین ببنە لایەنگر لە ئەو شەڕەیە. ئەمە جگە لەوەی ڕەنگە چاوەڕێ ئێوە بکەن کە هێزە ئەو هێزانەی لە ناوچەکەیان و لە ڕووی استراتیژیەوە هیچیان دۆستی دوورمەودای تورکیانین، توانەکانیان تا ڕادەیەکی زۆر استهلاک ببێ بۆی تورکیا دوایی زۆرتر وەک زلهێزێکی گەورەی و ناوچەی دەرکەوێت و سوود لام قۆناغەش وەرگرێ بۆ یەکلایکردنەوەی هەندێک مەلەف لەوانەش مەلەفی ناوچەکانی ژۆر کۆنتترۆلی هەسەدە و کوردستانی ڕۆژئاوا و مەلەفی سووریا و ئەو بابەتانەکە بۆ ئەو ڕەنگە مەسلەی گرنگ بن یەکلایان کاتەوە یا زۆرترین زەبریان لێدا لە کاتێکە جیهان و لەوانەش ئەمریکا مەشغوڵە بە ئەو کێشەی لە فەڵەستین و ئەو جەنگە نوێی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتوتەکایەوە. باشە، بەس مامۆستا تورکیاوی قۆچۆتەوە مەشغوڵیەتەی وڵاتان بە ئۆکرانیا بە غەزە کە لە ئێستا لە دەڕۆژی ڕابردوو هێرشی زۆر هەبووە تا بۆ سەر دامەزراوەی بڵێن نەخۆشخانە وزە خوێندنگە لە ڕۆژاوی کوردستان. پێشبینی هێرشێکی بەرفراوانتر دەکەی بە ڕێزت یاخوتەر لە چوارچێوەی ئەو هێرشانەی کە فڕۆکەی بێفڕۆکەوان بەردەوام بڵێن لە ماوەی دەڕۆژی ڕابردوو بردومانی ڕۆژاوی کوردستانی کردووە؟ بەڵێ تا ڕادەیەکی زۆر تورکیا ئەمەی قۆسۆتەوە و سیاسەتیشی گۆڕیوە، سیاسەتی گۆڕیەوە بەوەی کە سەرچاوەکانی ژیان لە ناوچەکانی ژۆر کۆنتترۆلی هەسەدە و کوردستانی ڕۆژاوا و تەبیعی کوردستانی ڕۆژاوا نیە، مەسەلەکە گەورەتر لە کوردستانی ڕۆژاوا لەبەرەوەی لە 130 هەموو قەڵەم ڕەوی خاکی سووریا ئێستا لە ژێردەستی هێزەکانی هەسەدە و هەسەدەن. تورکیا استراتیژی گۆڕیوە و بەداخەوە ئەویش سەرچاوەکانی ژیان یعنی وێزگەکانی سوتەمەنی غاز، سەرچاوەکانی ئاو کارەبا ئەم جۆرانە بۆمبارانەکە بۆی کە خەڵک ناچار بکە بە کۆچکردن لە ئەو ناوچانەیە و دژایەتی و ناڕزایەتێکی زۆر بۆ ئەو دەسەڵاتێکی هەیە دروست ببێ و پێگەی ئەو ناوچەیە لاوازکە ئەگەر بێت و پەرسەندەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بە جۆرێکی دراماتیکی و گەورە بن و پێی وابێ ئەگەر هێرشێکی زەمینیش بکە ئەمریکەکان ناتوانن بپرژێنە سەر ئەوەی کە ڕێگری لێ بکەن، ڕەنگە لە کاتێکی لەو جۆرەیە دەرفەتەکەش بقۆزێتەوە هێرشی زەمینیش بکە، بەڵام لە ئێستای ڕەنگە هێرشی زەمینی لە ئارایانە بێ. بەڵێ، بەس سەباردبوو ئەگەر جەنگەکە ڕووداوەکو گریمانەیە بازاری وزە چی لێ دێوە کاریگەرەکەی لەسەر عێراقیش دەبێت ئەو جەنگە ئەگەر بگاتە لوبنان دوایی دەگاتە عێراق و دەگاتە کوردستان؟ بێگومان کاریگەری لەسەر هەموو خۆرهەڵاتی ناوەڕاستە بێ و یەکە لەو وڵاتانش کە کاریگەری لەسەر بێ عێراق.
بیرمەنەتی عێراق بەشێکە لە بەرەی بەرەنگاری کە کۆماری ئیسلامیەران ڕابەرایەتیەکە و یەکێکە لە وڵاتە عەرەبیە دەگمەنانەی بە ئاشکرا پشتیوانی لە فەڵەستینیەکان و حەماس و غەزاکە و دژی ئیسرائیل لێدوانیان داوە و خۆمەرزانین هێزێکی ئایدۆلۆژی وەکو حەشتی شعبی بەشێکە لە هێزەکانی بەرەی بەرەنگانی ئیسلامی و هەر پێکدادانێک ببێ هەر شەڕێکی گەورە ببێ لە ئەستی خۆرەڵاتی ناوەڕاستە هێژەکانی حەشتی شعبی بەشداریەکەن عێراق بە توانای مالی و هەموو شتێ بەشداریەکەن واگەربێت و ئەمریکەکان بەشداری بکەن زۆر ئاساییە یعنی پەلاماری بنکەکانی ئەمریکا بدرێت لە عێراقا و بازاڕی وزە لە جیهانە بەڵێ ئەکرێ یعنی نرخی وزە زۆر بەرز ببێتەوە کێشە بۆ هەناردەکردنی نەوت دروست ببێ بە تایبەتی لە کەنداوە لە هەندێک شوێنی ترە وامە ئەگەر ببێ بە بەشە لە بارودۆخی عێراق ڕنگدانەوەی بەسەر هەرێمی کوردستانی شابێ لە بەرەوەی ئەگەر بێت و هەر زەربەیەک لە ئابووری عێراق بکەوێ ڕنگدانەوەی بەسەر کوردستانی شابێ واگەر بێت و شەڕەکان ئەمریکاشی تێوەگلێ و تەنها لە چوارچەوەی ئیسرائیل و فەڵەستینە نەمێنێتەوە یا لە چوارچەوەی ئیسرائیل و حیزب الله و کۆماری ئیسلامی ئێرانە نەمێتەوە ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین پەلاماری بنکەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانیش بدرێ ئەبێت چاوەڕێی شتی لەو جۆرە بکەین ئەگەر بێت و ئیرادەیەکە بێ وێنەی هەرێمی کوردستان لەگەڵ ئیسرائیلە تێکەڵ بێ هەندێک بڕیار لە پەرلەمانی بەغاشەوە دەرچێن هەندێک شەڕفرۆشتن هەبێ بە حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای جاسوسی ئیسرائیل لێرە هەن فڵانی ئەمریکا لێرە هەن ئەبێت چاوەڕێ ئەو شتانەش بکەن چاوەڕێ فشار بکەین بۆ سەر هەرێمی کوردستان کە خۆتانە بێ گلایکەنەوە ئێوە لە کام بەرەیان بۆتانێ بێلیان بن بەشێکن لە عێراق پێشمەرگە بەشێکە لە مەنزوونی ئەمنی عێراق هەموو ئەمانە مەترحن ئەبێ ئێمە لە ئێستاوە حسابی وردیان بۆ بکەین و بزانین لە چ ناوچەیەکە ئەژین و چۆن ئیدارە ململانەکانەکەین ئەگەر شەڕەکە گەورە بێ سێ وڵات کە کوردیتیایە ڕاستەوخۆ ئەبن بە بەشە لە شەڕەکە کاویش کۆماری ئیسلامی ئێران و عێراق و سووریایە و تورکیاش کە پارچەی چوارەمی کوردستانی تایە ئەویش لە قەراقی ڕووداوەکان نابێ و ڕاستەوخۆ کاریگەرە بێ بۆیە ڕووداوی گەورە هەم بەترسی گەورە لە پێش مەسەلی کورد و هەرێمی کوردستانەوە هەیە واگەر جەنگەکە گەورە بێ ئەکرێت دەرفەتی گەورەش بێتە پێشەوە بە تایبەتی لە هەندێک بارودۆخە لە هەموو حاڵەتەکەیە تۆ بێ زیان لە سیناریۆ ئەگەرێکت هەبێ و بۆ هەموو ئەوانە خۆ دامەدەکرد بێ وەکو کورد نەک وەکو یەکێتی و پارتی و هێزی پەرش و بڵاو باشە دەرفەتە گەورەکە چیە کە بەڕێزت وەکو ئەگەرێک دەرفەتی گەورەش دەبینی بۆ هەرێمی کوردستان ئەگەر جەنگێکی وا ڕوودات ئەگەر جەنگێکی وا ڕووباوە دەستکاری ڕژێم بکرێ بۆ نمونە جەنگەکە بەو جۆرە بێ وێنایەکی وا بکەین ئەمە تەنها ئەگەرێک ئاکرێ پێچوانەکەشی ڕاست بێ بۆ نمونە کار بکاتە سەر جۆری سیستمی حکم لە تاران جۆری سیستمی حکمی ئێستا و هێزەکانی لە عێراق لە سووریا بەتایبەتی لە سووریا کە گۆڕانکاری ڕووبە لە سووریا ئەم ڕژێمە ئێستا بگۆڕێ لە عێراق دۆخەکە بە جۆرە گۆڕانکاری ڕووبە لە بەرەوە بێ بە بەشە لە شەڕەکە هەموو ئەمانە ئێمە لە نزیکەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە و ڕەنگە دەرفەتی نوێ بخانە سەر ئێمە ئەگەر لە قۆناغی ڕاگوزەریە ئێمە نەبین بە قوربانی ئەو مەترسیانەی کە ڕوومانتەیەکەین و بە شێوەیەکی عاقلانە و جوان یعنی ئیدارەی ململانەکان بکەین ئەگەر بێلایانیش بین لە شەڕەکەیە بێلایان نەبین لە پشتیوانیکردنی خەڵکی فەڵەستین و مافی ئەوان لە دروستکردنی دەوڵەت و لە ناوخۆی وڵاتەکەشمانە بزانین چۆن ئیرادی ڕایگشتی ناوخۆی کوردستان و ناوچەکە و جیهانەکەی باشە سەبارەت بە پەیوەندی هەرێم و بەغداد لە ڕۆژانە باسی گواستنەوەی موچە دەکرێت بەڕاستەوخۆ بەڕێزت کۆمنتت چیە لەسەرەوەی ئەو پرۆژەیەکەیە داواکاریەکەی واژە کۆکردنەوە هەیە بۆ گواستنەوەی موچە ڕاستەوخۆ بۆ سەر بەغداد من بە گومانم ڕمان بە هەموو شتێکی بەغا لە ساڵی 2021کە قەیس قەزعەلی زۆر بەڕون و بە ئاشکرایی ئەڵێ ئەڵێ ئەوانەیانەوێ هەرێم بەهێز بێ ئێمە ئەمانەوێ هەرێم لاواز بێ ئەوانەیانەوێ دەوڵەتی عێراق و مەرکەزیەت لاواز بێ ئێمە ئەمانەوێ هەرێم بەهێز بێ و هەرچی پێمان بکرێ هەردووکمانەکەین بۆیە لە ئێستا استراتیژی لاوازکردنی هەرێم یعنی هەرچی بکەن بەڕواڵەت بەرژەوەندی خەڵکی کوردستانیشی تیابێ هەل لەو چوارچێوەیە ئەکرێ و ئامانجی لەوە دواتریشیان لە ڕاستیا کۆتایی هێنانە بە هەرێمی کوردستان وە قەوارەیەکی یەکگرتووی دەستوری ئەو بۆمبانی لە ناو مەسەلەی بوجەشە هەیە لەوەیە تەبیعی من بڕوا ناکەم هەر لە ئەسڵە حکوومەتی عێراق بەرپرسیارەتێکی وا گەورە بخاتە ئەستۆی خۆی خۆ ئەگەر خستی ئەستۆی خۆی
نابێ بڕوامان بەوە بێ بەوە کێشەی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆتایی پێدێ لەبەرەوە داهاتوی عێراق ناڕوونە داهاتوی عێراق لە بەردەم ناجێگیری و شەڕ و هەموو شتێکە لە بەردەم وشکە ساڵیە لە بەردەم ئەوەیە کە هەموو ئابووری عێراق لە ١٩٠ ئابووری عێراق لەسەر نرخی نەود وەستاوە بۆیە هەر خودی عێراق چارەنووسێکی نادیاری هەیە ئەگەر ئەوان جددین لەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدەن ئێستا دەتوانن بیدەن ئێستا بە بڕیارێکی بەغا و ئیقلیمی ئەو موچە نادەن بە هەرێمی کوردستان پەیوەندی بە میکانیزمی دانی موچەکەوە نییە ئەمە وەڵا ئەم موچەیە ئەم میکانیزمان لە هەرێمە درێیا لە بەغا کێشەی میکانیزم و ئالیات نییە کێشەی بوون و نەبوونی ئیرادەی سیاسی و بەکارهێنان و بەکارنەهێنانی موچەی مۆچەخۆران و قوتی ڕۆژانەی خەڵکی کوردستانە لە بواری سیاسی و لەسەر مێزی گفتوگۆکان بە تایبەتی بەکارهێنانی بۆ ئەوەی کە یاسایەکی نەوت و گاز دەرکەن لە عێراقا کە بەدڵی خۆیان بێ واروەها ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی چارەنووسی هەمان چارەنووسی مجاهدینی خەڵک بێ لە ڕابردوو باشە بەس بەوە چوونی بەرز مامۆستاگەر ئەم هەوڵا سەر بگرێ هەرێم لاواز دەکات ئەگەر موچە ڕاستە خۆ بچێت سەر بەغدایت کێشەیەکە بەڵێ بە جۆرە لاوازیەکە کە بەکارهێنرێ بۆ لاوازکردنی هەرێم ئەگەر بە ڕواڵەتی جوانیشان نەدرێت لە بەرەنجامی کۆتاییە هەنگاوی تریشی بەدوایە دێ بەکارهێنرێ بۆ لاوازکردنی هەرێم بەرز دواژوت نەکردو واژۆشی ناکەی بۆ گواستنەوەی بەڵێ بەرز دەگەر موچەخۆر بای واژۆ دەکرد بۆ ئەم فرۆسەیە من پێم وایە کێشەکەمانەوە نییە وەکووتم کێشەی میکانیزممان نییە بە دیمەنەکە فراوانتر ببینین چەند ساڵە ئەوە چەند مانگێکە چارەنووسمان لە بەردەمی عێراقیەکانایە موچەمان ژیانمان بەغا بە بڕای من ئێستا بەغای ساڵێک لەمە پێش نییە بەغای 2 ساڵ لەمە پێش نییە بەغایەکی تاقیکراوەیە وێ مابێ وریابین ئەو شەفافیەت و عەدالەتی لە کوردستانە نییە و ئێمە مافمانە و بە دوایە وێڵین لێمان تێک نەچێت لە بەغاش دەست ناکەوێ بۆیە وریابین ئازارەکانمان تەوزیفی سیاسی نەکرێ مافی خۆمانە ئێمە خەبات کەین بۆ ئەوەی لە ڕاستی ئەو مافەی هەمانە نەبێ بە مافی میکانیزم چێ ئەیدا و چێ نایدا لەبەرەوەی ئەگەر ئیرادەی دان هەبێ میکانیزم نە لە ڕابردووە کێشە بووە نە لە ئێستاە کێشەیە ئەوە تەنها بیانوویەکە لە ڕاستیە بۆ ئەوەی کە زیاتر مزایەتی سیاسی بە مەسەلەکەەوە بکرێت باشە بەس ئەوانیش بیانووی عێراقیان بڕی بە مامۆستا وەکو دەسەڵاتدارانی هێرێم تاکو ئێستا لەسەر خەرجینەوە ڕێک نەکەوتون لەسەر داهاتی ناوخۆ ڕێک نەکەوتون چەند ساڵە لە کوردستان لیستێکی موچەی پاک نییە خۆیان بیانویان نەدا بەدەستەوە ئەم داواکاریانە هەبێ من پێم وایە قسەی تەواوم کرد لەسەر و بابەتە کرد ئەمە ڕاستە بەشێکی بەڵام ئەگەر بگەڕێیتەوە بۆ بەغا کێشەکە 100 ئەوە نەقوڵترە دەربارەی داهاتی ناوخۆ دەربارەی سنوورەکان دەربارەی هەموو ئەو شتانە ئەوان ئێستا بەهێزن کوردستان بەهۆی ناکۆکی یەکێتی و پارتی و بەهۆی گەندەڵی و ناکۆکی ئەم دوو هێزەوە پێگەی لاواز بۆ ئەوانش بە ئارزووی خۆی تەوزیفی وازعەکان کردووە و چارەنووسمان کەوتۆتە بەردەمی دادگای فدراڵی و نەک تەنها بەغا هەندێک پایتەختی هەرێمایەتیش کە لە چوارچێوەی استراتیژی ئیدارەکردنی من ملانەکانی خۆی و لاوازکردنی هەرێمی کوردستان و مەسەلەی کورد لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سوود وەرەگرێت لە ئەو ناومێدی و ناڕزایەتی لە هەرێمی کوردستانە هەیە کە لە جەوهرە ناڕزایەتیەکە ڕەوایە بەڵام ئەوان بۆ بەرامی خۆیان بەکاریهێنن بە جۆرە لە جۆرەکان ئەو ناومێدیش کە لە هەرێمی کوردستان بڵاوە ئەوەش تەوزیفەکەن بەڵام ئەوان بۆ ئێمەی تەوزیف ناکەن بۆ خۆیان تەوزیفەکەن هیوادارم هەموو ئەوانەی ڕێبەراتی ناڕزایەتی و بۆرە مافەڕەوەکانی ئێمە هی خەڵکی خۆمان هی موچەخۆرانی خۆمان بە جۆرێکی لێ نەیە خەڵک سوودی لێ وەرگێ لە دوایان موچەخۆرەکان ببن بە قوربانی و قوربانێکی زۆرتر 2 مانگ وەزعیان باش بکرێ و 4 مانگی تر ببنەوە بە قوربانی یا چارەنووسمان بخرێتە داهاتوێک کە نەزانین چیمان لێ بەسەر دەیە لێ بەسەر نایە باشە بادەوە پرسیار لەسەر موچە بکەین سەرەڵ بژاردنیش بەس لە عێراق مامۆستا جوورەتیەوەیان کردووە سەر ڕای و دزیە زۆرە خۆ جوورەتیەوەیان نەکردووایە دەست بۆ موچە بەرن بۆ سوتەمەنی ناوێرن لەوێ دەستی بۆ بەرن وەکو حکوومەت وەکو دەسەڵات سەر ڕایەوەی کە دزی شەیە لەوێ وایە وەکو موچەخۆرانی دەوڵەت مەبەست
بە بڕای من ماوەیەک خەریب و دەستی بۆ بەرن بەڵام بۆ دەستی بۆ نابنەوان من هیچ ئەوان بە باشتر نازانم هەرگیز حاکمەکانی بەغا بە باشتر نازانم لە هیچ جوانەی کوردستان کەەوە کۆتم ناکۆکی و گەندەڵی ئەوان داری داوە بە ڕوحە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوان یەکەم یەدەگی بانکی مرکزیان لەبەردەستایە یعنی دەیان ملیار دۆلار یەدەگی بانکی مرکزیان لەبەردەستایە ئەتوانن بەکاری بێنن ئەوان دەوڵەتن ئەندامی نەتەوەی گرتوەکانن ئەتوانن قەرز لە دەوڵەتان بکەن ئەتوانن زۆر شت بکەن تۆنا دەوڵەتی نەبانقی مرکزی تێنێ دەگت هەیە لەژێر ئابلۆقەیای ناوخۆشە سەرچاوەکان بە گەندەڵی بۆ جۆرانڕە بۆیە ئەوان نە لە نەزاهەتیانەیە نە لە دادپەروەرانەیە نە لێ لێهاتوویانەیە تەنها ئەوەیە تواناکانی دەوڵەتی عێراق هەندێک توانایانە خاتە بەردەست ناچار نین بەوەی هەندێک شت بکەن کە لە هەرێمان نەبوونی دەوڵەت وای کردووە کە ئێمە لە کوردستان ئابێ باجەکەی گەندەڵی لە کوردستانە بۆ سەر هاوڵاتی کوردستان گەورەتر بێ باشە بەس مامۆستا لێرە ژەگەر ئیدارەدانێکی باشە بەیە خۆیسە قەرزیان کردووە لە ئاسینێ و دەوڵەتی وایە پێشتر نەوتیان فرۆشتووە ئەو هەموو داهاتە بەڵام سەرڕایەوەش دەستیان بۆ موچە بردووە وایە ئەگەر بە منەڵێ ئەگەر بێت و حکوومەتێکی ڕەشید و باش لە کوردستان هەبوویایە ئەگەرم ناکۆکیە قێزەونەی کە دەیان ساڵە لە کوردستان بەردەوامە ئەگەر حکوومەتێکی نەبوویایە ئەگەر حکوومەتێکی هەرێمی یەکگرتو یەکستراتیژ یەک دەسەڵات ئەگەر بێت و دەستورێکمان هەبوویە موئەسەساتمان هەبوویە دەستگای چاودێری گرنگمان هەبوویە ئەگەر داهاتەکانی ناوخۆ وەکو خۆیان پاتنایە بۆ خەزێنە هەرێم ئێستا ئێمە ئاوا زەلیل نابووین لە بەردەمی بەغا موچە خۆرانی ئێمەش ناگەشتن بە ئەو دۆخەی چاوەڕێی بەغا بە فریاد ڕستی خۆیان بزانن بە پێچاوانەوە ئێمە ئامانتوانی بەو پەڕی جوانی وەزعی خۆمان بەڕێوەبەرین تەنانەت ئێمە یەکگرتوو بووینایە و جۆرە لە جۆرەکان گەندەڵیمان چارەسەر کردایە و زۆنی زەون و سرد و ئەو تەماحخۆری و پیسخۆری کوردستانمان چارەسەر کردایە ئەسڵەن مەلەفی نەوتیش ناکەوتەوە دەست بەغا هەمووی ئەوەی ڕوویداوە بەرهەمی ناکۆکی و گەندەڵی یەکێتی و پارتیە لە هەرێمی کوردستانە باڵێ ماوەساگەر بەڕێزت سەرۆکی حکوومەتیان جێگرەکەی بای ئەو بارودۆخە بە سەرێم داهات بە مەوەسم بەر لە ڕاگررتنی نەوتە ئەو قەیرانی موچە و گەندەڵی ئەوانە دەست لە کار دەکێشایەوە یاخولانی کەم گۆڕانکارێکی وەزاری دەکرد وەڵا من ئەگەر من بوومایە نازان من نیم نازان پرسیارەکە نەوعەکە ئێمە هەموو شتەکان بەسەرێکا تێکەڵاو بووە یعنی هەموو شتەکان بەسەرێکە تێکەڵاو بووە هەر ئێستا جارێ حکوومەت کاربڕێکەرە ینی بە مەجای دەست لە کارکێشانەوەشی نەماوە ئەبوویایە لە دۆخێکی لەو جۆرەیە حکوومەتێکی یەکێتی نیشتیمانی پێک بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان کەچی ئێمە دوو هێزیش کە حکوومەتیان پێکێناوە و دەیان ساڵە ئیمتیازی کوردستانیان بەش کردووە لە چوارچێوەی حکوومەتە بێکەوە هەڵناکەن و ئەوەنەی تردام و دەستگاکانی حکوومەتیان هەڵوەشان هەر بەهۆی ناکۆکی ئەوانیشەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دواکەوت و چارەنووسیان خستینە ژێر دەستی دادگای فدراڵی کە بۆ جۆرە مامەڵەمان لەگەڵەکە کە لەگەڵمانەکە لەبەرەوەی کە ئەزانێ لە چ چوارچەوە و استراتیژێکە مامەڵامان لەگەڵەما کرد بەداخەوە ئێمە ئەگەر دۆخەکەمان بۆ جۆرە نەبوویە ئێستا باجی چێ دێن بەشێلەوەی باجی نەبوونی دەستورە دێن لە هەرێمی کوردستانە باجی بوونی دابەشبوونی هەرێمی کوردستانە دێن باجی نەبوونی دادگای باڵای دەستوری هەرێمی کوردستانە دێن ئەگەر با دادگایەکی باڵای دەستوری بێلایەنمان هەبوویایە لە هەرێمی کوردستان و دەستورمان هەبوویایە و دەستگایەکی ناو بژیوان هەبوویایە خەڵک بۆ پەنای بردەبەر دادگای باڵای فدراڵی لە عێراقا پەنای بردەبەر دادگاکەی خۆی ئەگەر ئێمە چوارچێوەیەکی پێناسەکراوی کۆمەلگای سیاسیمان هەبوویایە بەم جۆرە بێپەرژین و هەر یەکە لە لای خۆی وەکو حیزب مامەڵی نەکردایە و حکوومەتی هەرێم تەنها ڕووکار نەبوویایە بێگومان دۆخی ئێستا ئێمە بەم جۆرە نابوو بە جۆرێکی ترە بوو باشە ماوەسا کاتیش کەماوە باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرد ئەمڕۆژ سکاڵایکی یەکێتیە بوو کە داوای کردو بگەڕێنەوە بۆ یاسای 1992 یاسای ژمارەیەک هەڵبژاردننی پێکراوە کە کورسیەکانی پەرلەمان 105 کورسیە کوردستان 4 بازنەیە کورسی تورکمانمان نییە بۆ پێکاتەکان چاوەڕێی چی دەکەی دواخراوەتەوە بۆ مانگی داهاتوو چاوەڕێ دەکەی هەڵبژاردنەکە نەکرێ چاوەڕێی بەرەستان پێشبینی چی دەکەن هەڵبژاردن نەکرێ ئەگەرێکە
ئەگەری دواخستنی هەڵبژاردن لە کاتی خۆیان دانین لەبەرەوەی ئێستا تا ئێستا یاسای هەڵبژاردنمان نییە ئەمە یەک دۆمیان مەسلەی هەڵبژاردن و هەڵنەبژاردننی کوردستان لە چوارچەوەی استراتیژێتێکی عێراقی و هەرێمیە بەکاری هێنرێ بۆ لاوازی هەرێمی کوردستان و زۆرتر کوشتنی سەرچاوەکانی هێز لەم هەرێمەیە سێمیان بەشێکە لە ململانەکانی هەرێمی کوردستان و تێکەڵبوونی بە ململانە عێراقی و هەرێمایەتێکە تا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی نەکرێ و دۆستەکانی یەکێتی لە پشت ئەوانەوە ڕازی نەکرێن و دۆخەکە بەو جۆرە نەبێ کە ئەوان ئەیانەوێ بە بڕای من زەحمەتە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە ئەنجام بدرێ لە هەر چوارچێوەیەکە دیارە ئەگەر شەڕەکەی ئێستای هەرێ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەبێتە ڕێگرێکی تر و هاوچێشەکان بە تەواوەتی تێک نەچن و چارەنووسەکە بە تەواوەتی نەدرێتە دەست قەدەرێکی نادیار لەبەرەوە ئەگەر دۆخ ئاسایی نەما بێگومان ئەو مەسەلە ئاسایانەش نامێنێ بۆیە بە جۆرە لە جۆرەکانە بێ یەکێتی و هاوپەیمانەکانی ڕازی بکرێن بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت لە هەرێمی کوردستان و بە بڕای من بە هەڵبژاردن لە کوردستانە کە ناچاریە ئەبێ بیکەین بۆی شەرعیەت بۆ دام و دەستگاکان بگەڕێتەوە ئەگەر ئەوانەی لە پشت دواخستنی هەڵبژاردنەوە بوون لە ئاستە هەرێمەکە ڕێگا بن ئەگینا هەڵبژاردن لە هەرێمە چاری هیچ کێشەیەکی ڕاستەقینە ناکە لەبەر ئەوەی ئێمە ژێرخانی دیموکراسی و هەڵبژاردن و ئاڕگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتمان نییە و بە بڕای من لە دوای هەڵبژاردنیشەوە قەیرانێکی نوێ لە هەرێما دروستە بێت کە پێویست ناکە لێرە باسک قەیرانی پێکهێنانی حکوومەتە قەیرانی پێکەنانی حکومات کە بەشێکە لە استراتیژی فشارکردن لەسەر هەرێمی کوردستان بۆ زۆرتر هەڵتەکاندنی ناوەوەی باش بادوا پرسیار بێ سوپاس دەکەم ئەگەر هەڵبژاردن نەکرێت چی ڕوودەدا لە مانگی 2 چی ڕۆدا دەرگا کراوەیە چی ڕۆدا ئەبێ چاوەڕێ ئەوە بکەن یعنی من چاوەڕێ هەموو شتێکی خراپەکەم ئەگەر هەڵبژاردن نەکرێ وردە سەرۆکاتی هەرێمیش شەرعیەتی نامێنێ هیچ دەستگایەک لە هەرێمە شەرعیەتی نامێنێ ئەبێ چاوەڕێەوە بکەن ئەوە بکەین کە دادگای دەستوری هەتا بڕارێک دەربارەی کۆی قوارەی هەرێمی کوردستان دەرکە بڕیاریەوە دەرکەن هێزەکانی سوپای عێراق بێنەوە دەستگای هەواڵگری بێتەوە مەسەل پێشمەرگە چەککەن یا تەنها هێزی پێبینی بگە وەڵحاصل زۆر شتی تر بکەن دەستکاری دەستورکەن زۆر شتی تر بکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو ئەوەی ئێستای کوردستان نەمێنێ بەڵام وەکوتم لەولاوە خوا لە سوڵتان مەحموودیش گەورەترە ئەکرێ گۆڕانکاریەکانی شانسی نوێمان بێنێتە پێشەوە لەگەڵ هەموو ئەو مەترسیانە و ئەگەرانی ڕوخان و لاوازبوون و زیاتر کە هەرێمی کوردستان گەورەتر ببێ بۆ ئاستی قوارەیەکی گەورەتر لەوە ئێستا هەیە دەبینە دەوڵەت ئەکرێ هەندێ ئێمە هیچ نەبوون لە هەشتا بووینە هەرێمی کوردستان بە هینی خۆمان نە ئەکرێ هەندێ هەلو مەرجی مێژووی بێتە پێشەوە ئەستەم نییە سوپاس دەکەین مامۆستا و بەکر کاروانی مادومان کردی سوپاس یامەتە بوون دەکەین سوپاس بۆی بینێرانی بڕە سوپاس باوەکارانم خواتان